دەربارەی قوربانی قەمتەران ساڵانە هەموو ساڵێ لەو ڕۆژەیدا خوای گەورە لێمان قبوڵ بکە لە هەموو مسلمانان قبوڵ بکە قوربانی زۆر بەچاکی دەکرێت و هەموو ساڵە لە سەروی 100 سەر زیاتر دەڕوا لە بۆ 120 دەوری ماڵەکەش 180 ماڵە زۆر بە شێوەیەکی جوان عادلانە دادپەروەرانە سەر نفوسی چەند کیلۆ بەرکەوە 2 کیلۆ و 2 کیلۆ بوو تەوزیع دەکرێت. بەو پەڕی دڵسۆزی و بە ئەمەکی بە وەفاییمان بۆ ڕێبازەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ سونەتەی کە سنەتی سەرجەم پێغەمبەرانی خوا وە کە سنەتی قوربانیکردنە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا بە پێغەمبەرەکەمان دەفەرمێ فەصەلی لیڕەبیکە وەنحەر واتە نوێژ بکەن لە دوای نوێژ پێ خوای پەروەردگار ڕاستەوخۆ باسی قوربانیکردن دەکات. ئێمە وەکو مسلمانانی ئەم دێ ساڵانە هەڵدەستین بە ئەنجامدانی ئەم سونەتە گەورەیە و ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان قوربانی دەکەن لە پێناو خوای پەروەردگار حیوانەکانیان سەردەبڕن و پاشان بە شێوازێکی زۆر عادیلانە و زۆر دادپەروەرانە بە شێوازێکی سەرلەمیانە ئەم بڕەگۆشتەی کە لە حیوانەکان بەرهەم دەهێنرێت دابەش دەکرێتەوە بەسەر ئەم ماڵانەی کە لەم دێدا دانیشتونەوە ئەگەر پێویست بکات و هەبێت دەنێرێتەوە بۆ ئەو کەسانی کە فەقیر بن یاخود بڵێن ئەو کەسانی کە هاتوونە و داوای هاوکاریان لەم دێ کردووە بڕێک لەم گۆشتێکی کراوەتە قوربانی بۆ ئەو کەسانش دابین کراوە. ئێمە وەکو ئەو ستافەی سەرپەرشتیاری دەکەن ئێمە نانمان خوارد دوای ناخواردن بە جلکی خاوێن ناین بۆ سەر قوربانی بە جلکی شۆ دێن ئەو قوربانی دەچێش قەپان دەکەین و ئێسک بە جودا و نەرەکە بە جودا و بەس بە جودا تەوزیعی دەکەن بەسەر نفوسدا چەند نفوس بێ ئەوەندە کیلۆی بە نفوسداوای عەدالەتە بە عەدالەتدا تەوزیعی دەکەین. قەمتەران وەکو دابوونەریتی ئەو دابوونەریتە جوانێکت لە چەند ساڵی ڕابردوودا کە پێی هەساوە بۆ مەسەلەی قوربانیکردن تاکو ئێستاش بەر بەردەوامە سواز بخوا کە ساڵانە خەڵکێکی زۆر هەڵدەستن بە ئەنجامدانی ئەو سونەتە گەورەیە کە ڕێژەیەکی زۆرە بەڕاستی گوندی قەمتەران کە نزیکی 200 ماڵەکە هەموو ساڵ زیاتر ینی بە نزیکی 150 سەر حیوان سەر دەبڕێ کە بەڕاستی ئێرەش لێرە خۆشی و شادیەکی زۆر دەخاتە ناو دڵی هەموو ماڵەکان. قەمتەران هەر لەسەر تاوە گوندێک بووە گوندەشی خەڵکەشی باش تێدا الحەمدوللا و خەڵکەشی متەدەین تێدا و حەزیان لێیە کە قوربانی شتێکی زۆر چاک و باشە لە باب وا پیرانج بۆمان ماوتەوە کە قەمتەران هەموو شتێک بووە یعنی وەکو سمبولێک لە پێشنەی گوندەکاندا بووە بۆ خێر و چاکە و هەموو شتێک لە پێشەوە الحەمدوللا.